سەرەتا ڕۆژی 8 مارس لە تەواوی جیهان ژنانی جیهان پیرۆز دەکەم لە تەواوی ئازادی خواز و یەکسانی خوازان پیرۆز دەکەم بە تایبەتیش لە ژنانی کوردستان پیرۆز دەکەم. دیارە ساڵ هاتنەوەی ساڵی 8 ڕۆژی 8 مارس هەڵوەستەکردنێکە ڕۆژێکە بۆ هەڵوەستەکردن لەوەی ئێمە لەم ساڵی کە ڕابرد چیمان کرد بۆ ژنان بەداخەوە لە هەرێمی کوردستانە ساڵ بە ساڵ ئێمە درچی پێ دەکەین. ئەو دووسێ هەفتەیە پێش 8 مارسا ڕێژەیەکی زۆر ژنان دەکوژرێتن. ساڵی پار پێرارەکە هەروە بوو ئەم ساڵیش لە 2 هەفتەی پێش ئێستادا لە خلالی چەند ڕۆژێکە 3-4 ژن کوژرا و هەندوەرنەگرتنی دەسەڵات ئەم ڕووداوانە وای کردووە لە بەردەم 8 مارسە هەموو ساڵی ئەمە دووبارە بێتەوە جا ڕێژەکە کەمتر ئەبێ زۆرتر ئەبێ بەڵام بە درێژایی ساڵ توندوتیژی لەسەر ژنانە کوشتنی ژنانە خۆ کوشتنی ژنانە ئەگەر ئیحسایەکی تەواو بکرێتن ئەگەر دام و دەستگایەکی تایبەتمەند هەبێتن لەسەر ئەم پرسە هەڵوەستە بکاتن من دڵنیامەوە کە ڕێژەکە زیاتر ئەبێ کەمتر نییە بۆ لەبەر ئەوەی هیچ هەنگاوێکی چارەسەری لەلایەنی پەیوەندیدارەوە نابیندرێتن بە هەند وەرناگیرێتن ئەوەندەی لایەنی پەیوەندیدار دەسەڵاتانی هەرێمی کوردستانە هەتا ڕێکخراوەکانی ژنانە ئەوەندە بە حزبی کراون ئەوەندە حزبیانە ئیشەکەن ئەوەندە ئەم سیستەمەی لێرە بەڕێوە ئەچێتن خۆی مژولی پرسە سیاسیەکان کرایە پرسە ئابوووریەکان کردووە ئەوەندە مژولی کۆمەلگانیە ئەم کۆمەلگایە بەرەو چێ دەچێت جا کۆمەلگا لەوەیە ژنان وەزعیان چۆنە کۆمەلگا لەوەیە گەنج وەزعی چۆنە کۆمەلگا لەوەیە مناڵ ڕۆشی مناڵ چۆنە کە ئایندەی ئەم کۆمەلگایە دەبێتن هەڵوەستەی لەسەر ناکرێتن بۆیە من ئەگەر کۆمەلگا ئاوا بەڕێوە بچێتن من هەست بە مەترسی دەکەم لەم کۆمەلگایە ئایندەی ئەم کۆمەلگایە بەرەو ناڕۆشنی دەچیتن هێزی کار توانای گەنج تێدا بەجێی دەهێلیتن ژن مافی پێشێل دەکرێتن لەسەر ئازادیەکانی لەسەر دەنگهەڵبڕینی مافی لێزەوت دەکرێتن لە کونجی ژوورا دەندرێتن من دەمینم لە مەدام و دەستگاکانی حکوومەتیش ڕاستە ژن لەوێ پایەکی زۆر پێگەیەکی زۆر لە ناودام و دەستگاکانی حکوومەت ئەوەنە بەڵام ئەو ئازادیان نییە هەمیشە پیاوێک دێ بە پلەی حزبی بە ئەو توانایی کە سەرفی ئەکاتن ئەو ماستاوچی بۆ تەسەڵاتێکە پۆستێکی باڵاتر لە ژانەوە گرن بۆیە من بۆ ژن ئەم چەند ساڵە هیچ پێشکەوتنێک نابینم وە لە بەرامبەر ئەویشدا کۆمەڵ یاسامان هەیە فعلەن یاسای جوانن بەس من یاسا چ بکەم ئەگەر لە ڕفوفی مەحاکمدا بنرێتن و جێبەجێ نەکرێتن ئەگەر پشتگیری ژنان نەکرێتن لە ڕاستیدا نابی یەک ڕۆژە بیتن 8 مارسە بیتن ڕاستە ئەو ڕۆژێکە کە هەموو ژنانی جیهانیادی دەکەنەوە بەڵام ئێمە بەتابەتی کۆمەلگای ئێمە کە کۆمەلگایەکە توندوتیژی زۆر بەو دوایانە بەرەو زیاتر دەڕواتن دەبی زیاتر ئیشی لەسەر بکەین هەموو ڕۆژەکانمان تەرخانکەین بۆەوەی کۆمەلگا و شارکەینەوە لە ڕاستیدا ئەو توندوتیژانە لە نەتیجەی ناوشیاریە دەبی کۆمەلگا و شار بکرێتەوە وا بیر بکەینەوە کە هەمومان مرۆڤین هەمومان مافی ژیانمان هەیە کەس باوەڕمان بە ئازادیەکان هەبیتن ئازادی تاکەبی ئازادی ژن ئازادی پیاو بۆی کەسمان سنووری ئازادیەکانی خۆمان نەبەزێنین هیچ کەسێک مافیەوەی نییە ژیان لە من بستێنێتەوە هیچ منیش مافی ئەوم نییە توندوتیژی یان ژیان لە کەسێکی بستێنمەوە ئەوە لە ڕێگای وشارکردنەوەی کۆمەلگا دەبیتن لە ڕێگای هەبوونی سیستەمێکی پەروەردەی باش هەبوونی دەستگای ڕاگەیاندنی باش وەزارەتەکان وەزارەتی پلاندانان هەر هەموو حکوومەت بەگشتی دەبی بێتە سەرخەت ئیش لەسەرەوەی بکاتن نەک تەنها ئەو ڕێکخراوانە لە ڕاستیدا ڕێکخراوەکانی حزبینە حزبەکان تەوجیهیان دەکەن ڕێکخراوی نوێنەری ڕاستەقینەی ژنان نینە بۆیە ئاوا ڕۆڵی لاوازیان هەیە ئەوەی من دەیبینم کە ئیش بکرێتن دەبێ شۆڕ ببنەوە ناو کۆمەلگار بە تاکی کۆمەلگا وشیار بکەنەوە لە ڕێگای کۆبوونەوە سیمینار زەخت لەسەر پەرلەمان بۆەوەی یاسای باش لە بەرژەوەندی گشتی دەرکاتن من لایەنگری ژنان و پیاوان ناگرم من لایەنگری مرۆڤاتی دەگرم کە هەمومان وەکو یەک دەبی یەکسان بین لە مافەکانمان ئەوەش ئەگەر بێتەوە ئەمە سیستەمێکی پەروەردەی باشمان هەبی لە خوێندنگا لە پۆلی لە باخچەی ساوایانەوە لە باخچەی منداڵانەوە کە بە شێوازێک پەروەردە بکرێن کە
جیاوازی نیە لە نێوان کوڕ و کچ ئەوە شۆڕ بیتەوە بۆ ناو خێزان خێزان وا مامەڵە لەگەر منداڵەکانیان بکاتن کە کوڕ بە گەورەتر نەزانی لە کچ ئەو هەموو سوڵتەیە نەداتە دەست کوڕ کە پارێزەری خوشکەکانیتی کە گەورەش بوو ئەو حەقە بەخۆی ناداتن کە ژنێک بکوژیتن لەسەر هەڵەیەکی بچووک یان لەسەر ئەوەی کە بۆ خۆی حەز و ئارەزەکانی خۆی جێبەجێ بکاتن ئەوەیە کێشەکانمان ئێمە وشیاریمان نییە دەبی ئیش لەسەر وشیاری بکەین ئیش لەسەرەوە بکەین لە خوێندنگاکان ئیش بکرێتن